هاتوین ئاسوودەیی بێنین لە جێی ئازار، خەمێ لابین خەندە بدەین لە ڕوخسار، تێئەکۆشین لەو پێناوە بەبێ وچان، تا قوتابیان دەبن بەسەر مەشقی ژیان. بەڕێزان، ئێستاش پێکەوە گوێبیستی وتاری لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبین کە لەلایەن ڕاستی حەمامین سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەوە پێشکەش دەکرێت. با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەنجامانی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری، بەڕێزان بەرپرسانی حزبی و حکومی، بەڕێزان سکرتێر و نوێنەرانی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان، چالاکوانانی کۆمەڵی مەدەنی، بە خێراتنێکی گەرمتانەکەین بۆ ئاهەنگی کردنەوەی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڕێزان، سوپاس بۆ خوا لە ماوەی دیاریکراودا بە سەرکەوتووی قۆناغی کۆنفرانسا ناوچەیەکانمان لە ڕابردوودا تێپەڕاندوو لە 11 ڕۆژدا 16 کۆنفرانسی ناوچەییمان لەسەر ئاستی ناوەندەکانمان لە سەرتاسەری کوردستان ئەنجامدا. ئەندامانی کۆنفرانس بەشداری بنیادنانەوەی ڕێکخراویان کرد، ئەویش بەو دەسەڵاتی کە لەم خولەدا بە کۆنفرانسە ناوچەیەکان بەخشرا کە تێیدا سەرەڕای گفتوگۆ لەسەر 6 تەوەری گرنگی کاری ڕێکخراوەییمان هاوکات بەرپرسی ناوەند و ئەندامانی کۆنگرەیان هەڵبژارد. کۆنفرانسا ناوچەیەکانمان و بەشداری کارا و بەرفراوانی نزیکەی 2000 ئەندام تیاندا جارێکی دیکە جەختی لەو ڕاستیە کردەوە کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان گەورەترین و گرنگترین و بەرفراوانترین ڕێکخراوی کۆمەڵی دادگەریە و کە توانیوێتی جێگای خۆی لە نێو دڵی قوتابیان و لاوان بکاتەوە. بەڕێزان، لێرەدا ئامار و داتاکانی خولی پێنجەم ناخێنە ڕوو، پشتیوان بەخوا لە دوو راپۆرتی ڤیدیۆییدا پوختەی ئامار و کار و چالاکی و پرۆژەکانی خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا بۆ دەخەینە ڕوو. بەڵام ئەوەی گرنگە لێرەدا ئاماژەی پێ بکەینەوەیە ڕێکخراوەکەمان سەرەڕایەوەی تووشی چەندین بربەست و ئاڵنگاری بووەوە، بەڵام خۆی بەدەستەوە نەدا و ئازایانە بربەستەکانی تێک شکاند و تێیاندا تۆوی هیوا و ئومێدی چاند. لە کۆتاییدا سوپاسی بێپایان بۆم بەڕێزانە ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەم، سکرتێر و دەستەی بەڕێوەبردننی سکرتارێت، بەرپرسی ناوەندەکان و ئەندامان لە ناوەند و لقەکان، بەرپرسی ناوەندی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری، بەرپرسی مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری و بەرپرسانی مەڵبەند و ئەنجومەنەکان، تۆڕی میدیایی کۆمەڵ، ناوەندی پۆلیس و پاسەوانەکانی کۆمەڵ، ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ و نوێنەرەکانیان لە کۆنفرانسە ناوچەیەکان، شۆفێرەکان و سەرجەم کارمەندانی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، بەرپرس و ئەندامانی ناوەندی هەڵەبجە بۆ میوانداریکردنی کۆنگرە، سەرپەرشتیارانی ئەم هۆڵە. هاوکات، زۆر سوپاس بۆ لیژنە فەرعیەکانمان، بەتایبەت کاک درود محەممەد سەرۆکی لیژنە فەرعیەکان کە هاوتا و هاوشانی ئەندامانی لیژنەی باڵا ئەرکەکانی ڕاپەڕاند. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەی ئابی 2021 پارێزگای هەڵەبجە.